دێنە سەر ڕاهێنان پرسیاری یەکەممان هەیە لە پرسیاری یەکەم دەست پێ دەکەین. پرسیاری یەکەممان دەڵێت چە هەموو ئەو سیفەتانە بنووسە کە بۆ هەر یەکێک لەم ژمارانە دەگونجێت. پرسیاری یەکەمان هەیە ئەڵێ چە ڕەجی دا. ئایا دا ڕەجی هەیە؟ نەخێرنێتی. گوتمان ئەگەر ڕەجی نەبوو دەبیتە چە ژمارەی ناڕێژەیی. ناڕێژەیی. گوتمان هەر ژمارێک ڕێژەی بوو ناڕێژەی بی دەبیتە چە؟ دەبیتە ڕاستی. ئەوە پرسیاری یەکەم. چونکە دەیەکەمان ڕەجی نەبوو کەواتە دەبیتە چە؟ مادام ڕەجی نیە دەبیتە ناڕێژەی. پرسیاری دووەم 49 ڕەجی 49مان هەیە. ئایا 49 ڕەجی هەیە؟ بەڵێ. کەواتە گوتمان هەر ژمارێک ڕەجی هەبوو دەبیتە چە؟ ڕێژەی. ڕێژەی. گوتمان هەر ژمارێک ڕێژەی بوو ناڕێژەی بێ دەبیتە چە؟ ڕاستی. پرسیاری سێمان هەیە 0 و فاریزە 25. گوتمان هەر ژمارێک فاریزەی تێدابی لای ڕاستەکەش کۆتایی هاتبی دەبیتە ژمارەشی چە؟ ڕێژەی. ڕێژەی. گوتمان هەر ژمارێک ڕێژەی بی ناڕێژەی بی هەر دەبیتە چە؟ ڕاستی. کەواتە مادەم ڕێژەیە هەر دەبیتەوە ڕاستی. پرسیاری چوارممان هەیە ئەڵێ چە سالب ڕەجی 16 لەسەر 3. سالبەکەی وەک خۆ دەنووسینەوە کەمەک سادە یەکەین. ڕەجی 16 چەندە؟ دەکاتە 4. ژێرەکەشمان چەندە؟ 3. سالب 4 لەسەر 3. گوتمان هەر ژمارێک بە شێوەی کردبی دەبیتە چە؟ ڕێژەی. چیت کەشمە هەیە؟ ڕاستی. ڕێژەی بی و ناڕێژەی بی هەر دەبیتەوە ڕاستی. پرسیاری پێنجەممان هەیە ڕەجی 9مان هەیە. 9 ڕەجی هەیە؟ بەڵێ. کەواتە دەبیتە چە؟ دەبیتە ڕێژەی و ڕاستیش. ڕاستی. پرسیاری شەشەممان هەیە ڕەجی 16 لەسەر 9. ئایا 16 ڕەجی هەیە؟ ڕەجی 16 بەڵێ هەیتی دەکاتە چەند؟ دەکاتە 4. 9 ڕەجی هەیە؟ بەڵێ. دەکاتە چەند؟ دەکاتە 3. ژمارەشی چملۆ دەرچوو کرد. مادەم ژمارەکەم کەرتە کەواتە چییە؟ ڕێژەیە و چیشە؟ ڕاستی. پرسیاری هەشتم تەمەشاکە ئیشت بە دەرەی ڕێگەکەی نەبی سالب هەیە یاخود موجب هەیە ئیشت پێدا نەبی تەمەشای ناوڕێگەکەی کە ناوڕێگەی چ هەیە؟ سالب. کەواتە مادەم سالبت هەیە دەبیتە چە؟ ناڕاستی. ناڕاستی. پرسیاری نوێم لێرە سالبم هەیە لە دەرەی ڕێگەی ئیشت پێدا نەبی سالبە موجبە ئیشت پێدا نەبی. تەمەشای ناوڕێگەکەیکە ئەڵێ چە؟ سالب ڕەجی 25. 25 دەکە ڕەجی هەیە؟ بەڵێ. مادەم ڕەجی هەیە ڕاستە و خۆڵی چە؟ ڕێژەی. چیتر؟ ڕاستیش. ڕاستی. پرسیاری دێم ئەڵێ ڕەجی سالب 9 مادەم سالبت لە ناو ڕەجی هەیە دەبیتە چە؟ ناڕاستی. هەر کاتێک سالبت لە ناو ڕەجی دیت دەبیتە ناڕاستی. ڕەجی سالب 36 لەسەر 25 سالبت هەیە ئیشت پێدا نەبی ڕەجی هەیە نییە مادەم سالب لە ناو ڕەجی هەیە کەواتە دەڵێ چە؟ ناڕاستی. پرسیاری 36 پرسیاری عەفو 16 ڕەجی 35 هەیە مادەم ڕەجی نییە کەواتە دەڵێ چە؟ ناڕێژەی. ناڕێژەی. چیت کێیە؟ ڕاستی. ڕاستی. لەبەر چ ڕاستی؟ چونکە هەر ژمارێک ڕێژەی و ناڕێژەی بی هەر دەبیتە ڕاستی. لەبیر نەکەی ئەوەی. پرسیاری حەڤدەمانەیە ژمارەکەت هەیە کەرتە مادام کەرتە ئەڵێ چ؟ ژمارەشی ڕێژەیە. ڕێژەی و فاریزە ڕاستی.